عزیزان و خۆشەویستان سڵاوتان نەبێ و ئەم کاتەتان باش بۆ بەرنامەیەکی نوێی سپۆرت مەگەزین گەڕاینەوە بۆلاتان. لەم بەرنامەی سپۆرت مەگەزین زۆرترین زانیاریەکان لەسەر ئۆلۆمپیاتی پاریسە بێ کە شەوی ڕابردوو ئاهەنگەکەی دەستی پێکردووە چەند ڕۆژێکیشە کێبڕکێ جیاوازەکانی بەتایبەت لە تۆپی پێ ئەنجامەدرێت. یەکەم هەواڵمان باز لە سەرۆکۆماری عێراقەکەین کە لە پاریس بۆ بینینی یاریەک ئامادە بوو و دواتر وەفدی ئۆلۆمپی عێراقی بینیوە. سەرۆکۆمار پێشوازی لە وەزیری لاوان و وەرزش و ژمارەیەک لە ئەندامانی وەفدی عێراقی بەشدار لە ئۆلۆمپیاتی پاریس دەکات. سەرۆکۆمار دکتۆر لەتیف جەمال ڕەشید ڕۆژی هەینی لە شوێنی حەوانەوەی خۆی لە پاریس پێشوازی کرد لە دکتۆر ئەحمەد مبەرقە وەزیری لاوان و وەرزش و یاریزانانی بەشدار لە ئۆلۆمپیادی پاریس بۆ بەرزکردنەوەی قورسایی و جۆدۆ و مەلەوانگە و گۆڕەپان و مەیدان و هەروەها چەند ئەندامێکی دیکەش لە لیژنی ئۆلۆمپی. لە دیدارەکەدا سەرۆکۆمار ڕایگەاند سەرۆکایەتی کۆمار گرنگی زۆر بە وەرزش ئەدات و پشتگیری لە چالاکیە وەرزشیەکان دەکات. ئامادەبوونیشی لە یاری دەستپێکی هەڵبژاردەی تۆپی پێی ئۆلۆمپی ئاماژەیەکی ڕوونە بۆ ئەو گرنگی پێدانە. سەرۆکۆمار جەختی کردەوە لە گرنگی بەشداریکردنی تیم و هەڵبژاردان نیشتیمانیەکان لە پاڵۆڵنتە نێودەوڵەتیەکان وەک فاکتەرێکی گرنگ بۆ پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان وڵاتان و گەلان و کۆمەڵگەکان جگەلەوەی ڕۆڵی گرنگی دەبێ بۆ پاراستنی گەنجان و بەرەو پێشبردنیان. هاوکات داوای کرد یاریزانان هەوڵی زیاتر بدەن بە مەبەستی بەدەستهێنانی ئەنجامی ئەرێنی و بەرزکردنەوەی ناوی عێراق لە پاڵەوانەتی و پێشبڕکێ نێودەوڵەتیەکان. لای خۆیەوە وەزیری لاوان و وەرزش و وەفدی یاوەری بایەخپێدانی سەرۆکۆماریان بۆ بەشداریکردنی عێراق لەم پاڵەوانەتیە جیهانیە بەرز نرخاند. هەروەها سوپاسی پەرۆشی بەڕێزیان کرد بۆ دیداری و دابینکردنی پێداویستیەکانیان و ڕەخساندنی کەشێکی گونجاو بۆ وەرزشەوانانی عێراق پێش دەستپێکردنی پێشبڕکێکان.